کردنەوەی زۆر زەحمەتە ئەبێ جیهازی و ئامێری وا بێریت لە دبسەیە لە بەغا هەیە تاکو ئەو ئەنتیکە بکاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەی نەبوونی ئاو لە دەرچەی ئەم بەنداوە دەرخستەیەکمان ئامادە کردووە وەکو فەرمانگەی چاکردنەوە گەرخستنی بەنداوەکانی گەرمیان لە ڕێی ستافێکی ئەندازیاریەوە دەرخستەیەکی تۆکمەمان ئامادە کردووە و ناردوومانە بۆ ئەوەی لەم هاوینە جوتیارەکان تووشی کێشەی کەم ئاوی نەبن و ئیشی خۆیان بکەن. ئەوەی 10 ساڵ من لە عێراقدا کارمەند بوومە و تاکو ئێستاکە زیاتر ئەگەر حساوی بکەیت 40 لافاو زیاتر هاتیە بەڵام ترسناکترین لافاویان لافاوی 2015 بوو وتوانی ئەنتیکەکە بگرێت ئەنتیکەکە قەپات بوو بۆ ڕێکە کە لەسەرەوەیە و ئەو کاتە بەڕێوبەرایەتی گشتی بەنداوەکان لە هەولێرەوە هاتن بە زووترین کات کردیانە چونکەم بۆ ئەم لافاوە کە بێتە ناو ئەم ئەنتیکە کە 6 مەتر درێژیەتی ئەگەر بێت و ڕاستەوخۆ ئەگەر بێت و ئەو قڕولیتە دەرنەکەی مچە خوار یعنی یەکە گرێ کە یەکی گر زۆر بە زەحمەت دەرەچێت ئیستا ئەمە تقریبان لە دوی یەکۆ هەتاکو بیسی یەکۆ هەتاکو ئەمڕۆ ئەکا سێمان ئیستا ئەو قوڕەتەوە و مچی وەرگردیە ڕق بووە وەکو بەردی لاتە ئەمە زۆر کاریگەرێکی گەورەی هەیە بۆ گردنی و کردنەوەی زۆر زەحمەتە ئەبێ جیهازی و ئامێری وا بێریت لە دبسەیە لە بەغا هەیە تاکو ئەو ئەنتیکە بکاتەوە کە کردیوە ئتر شتەکە هیچ مشکلێکی تیا نامێنێت.